سڵاتان لەبێت وام کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕانی هاوکارم هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی سلەبانی ڕۆژی هەینی 24 ڕەشەمەی 1403 هەتاوی. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی ناڕەزایەتی شۆفێرانی بار هەڵگر لە قوڕوا، مانگرتنی معەلیمان لە شاری کەرکووک، ناڕەزایەتی بێهوەرزان لە خوزستان، راپۆرتێک لەسەر گیان لە دەستانی کرێکارانی شارەداری لە ئێران و کوژران و برینداربوونی 4 شارۆمەندی ئەفغانستان بە تەقەی هێزەکانی ڕۆژی. کۆبوونەوەی ناڕەزایەتی شۆفێرانی بار هەڵگر لە قوڕوا. ڕۆژی پێنجشەممە 23 ڕەشەمەی 1403 کۆمەڵێک لە شۆفێرانی بار هەڵگری کانگە لە شاری قوڕوا دژ بە خراپی دۆخی ژیانیان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە دژ بە کەمبوونی حەقدەستەکانیان ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست، کەمکردنەوەی سەعاتی کار، دابینکردنی بیمەی دەرمانی، تەزمینی ئەمنیەتی شوێنی کار و ئەمنیەتی پیشەیی، پێدانی نەورۆزانە، بایەخدانی بەرپرسان بە ژیان و مەعیشەتی کرێکاران و هەروەها پێدانی مۆرەخەسی بوون. مانگرتنی معەلیمان لە شاری کەرکووک. ڕۆژی پێنجشەممە 23 ڕەشەمە معەلیمانی شاغڵ لە قوتابخانەکانی شاری کەرکووک دژ بە پێنەدانی حەقدەستەکانیان دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. بە پێی هەواڵەکان پێنەدانی حەقدەستی معەلیمان لە باشووری کوردستان بووە بە قەیرانێکی زۆر گەورە و ڕۆژانە ژمارەی معەلیمانی مانگرت و زۆرتر دەبێتەوە. معەلیمانی ناڕازی لە شاری کەرکووک دژ بە وەدی نەهاتنی بەڵێنی بەرپرسانی پەیوەندیدار، کۆبوونەوە و خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکانیان و هەروەها بەرزکردنەوەی ئاستی حەقدەستەکانیان بوون. جێگەیان ماژەیە بۆ ماوەی زۆرتر لە 3 مانگە بە تەنیا 1 جار معەلیمان لە هەرێمی کوردستان موچیان وەرگرتووە و هێشتا چارەسەرێک بۆ ئەم کێشەیە نەبینراوەتەوە. ناڕەزایەتی بێهوەرزان لە خوزستان. ڕۆژی پێنجشەممە 23 ڕەشەمە کۆمەڵێک لە بێهوەرزانی خوزستان بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروش دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان کۆبوونەوە. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا خوازیاری وەدی هاتنی داخوازیە دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی، پێدانی کارانە و حەقدەستە دواخراوەکان، وەرگرتنی هێزی نوێ بۆ کەمکردنەوەی گوشاری کار لەسەر کادری دەرمان، پێدانی کارانە، یارمەتی بۆ کڕینی خانوو و هەروەها ئیزافەکاری بوون. کۆبوونەوەی جوتیارانی ئیسفەهان. ڕۆژی پێنجشەممە 23 ڕەشەمە کەشاوەرزانی ئیسفەهان دژ بە بڕیارەکانی دەوڵەت بۆ سیاسەتی کشت و کاڵ لەو پارێزگایەوە هەروەها دابین نەکردنی حەق ئاوا کۆبوونەوە. کەشاوەرزانی ناڕازی کە بەهۆی سیاسەتی کشت و کاڵی ڕژیم لە ئیسفەهان تا ئێستا زیانێکی زۆریان بەرکەوتووە، بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروش، خوازیاری پێدانی حەق ئاوەی زایەن دەرود، وەدی هاتنی بەڵێنەکانی ئیدارەی ئاوی ئیسفەهان، گۆڕینی سیاسەتەکانی ڕژیم سەبارەت بە کشت و کاڵ لەو پارێزگایە بوون و جەختیان لەسەر بەردەوامی ناڕەزایەتیەکان تا کاتی وەدی هاتنی داخوازیەکانیان کردەوە. بەردەوامی مانگرتنی کرێکارانی ئیرانماڵ لە تەران. ڕۆژی پێنجشەممە 23 ڕەشەمە بۆ چەندمین ڕۆژی بەردەوام کۆمەڵێک لە کرێکارانی پرۆژەی ئیرانماڵ لە تاران دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان کۆبوونەوە و ناڕەزایەتیان دەربڕی. حەقدەستی کرێکارانی پرۆژەی ئیرانماڵ لە تاران بۆ ماوەی زۆرتر لە 3 مانگە پێیان نەدراوە و بە تەنیا بۆ ڕاوەستاندنی کۆبوونەوەکانی کرێکارانی ناڕازی بەڵێنی درۆیان پێدراوە. ناڕازیان دیسان وەکو کۆبوونەوەکانی دیکە لە بەردەم بینای بەڕێوەبەری ئەو پرۆژەیەدا کۆبوونەتەوە و دژ بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕیوە. بەشداربووانی ئەم ناڕەزایەتیە خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکان و بەرزکردنەوەی ئاستی حەقدەست و مەزایە و هەروەها دابینکردنی بیمەی دەرمانی بوو. ناڕەزایەتی خوازیارانی مەسکەنی ملی لە قەزوین. ڕۆژی پێنجشەممە 23 ڕەشەمە خوازیارانی مەسکەنی ملی لە شاری قەزوین دژ بە ڕادەست نەکردنی خانوەکانیان لە بەردەم ئیدارەی گشتی ڕێگەوبانی ئەو شارە کۆبوونەوە. ناڕازیان کە زۆربیان لە چینی کرێکار و ستەملێکراوی کۆمەڵگا بوون. ئەو وتنەوەی دروشمی کۆبوونەوەی ناڕەزایەتی
مافی ئێمەیە خوازیاری وەدی هاتنی بەڵێنەکانی بەرپرسان ڕادەستکردنی خانووەکانیان بوون. ناڕەزایەتیەکانی ئەمجارەی خوازیارانی مەسکەنی ملی لە شاری قەزوین دیسان لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە هێرشی کرایە سەریان و بە هەڕەشە لە بەشداربووانی کۆبوونەوەکە هەوڵی بڵاوکردنەوەیان درا. راپۆرتێک لەسەر گیان لە دەستانی کرێکارانی شارەداری لە ئێران. بەپێی ئامارە فەرمیەکان لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا لانی کەم 12 کەس لە کرێکارانی شارەداری بەهۆی نەبوونی ئەمنیەتی شۆنی کار گیانیان لەدەستاوە. بەوتەی یەکێک لە کرێکارانی شارەداری لە ئێران ڕژیمی کۆماری ئیسلامی بە حەقدەستێکی زۆر کەمەوە بەبێ پێدانی مۆرەخەسی و سەعاتێکی کاری زۆر کرێکاران ناچار بە کارکردن دەکەن و لە ئەگەری دەربڕینی ناڕزایەتی لەلایەن ئەوانەوە هەڕەشەی سازکردنی پەروەندە و هەروەها لەسەر کاردەرکردنیان لێ دەکرێت. لە مانگی ڕەشەمەی ئەم ساڵدا 3 کرێکاری شارەداری لە تاران و هەروەها لە مانگی بەفرامبار 2 کرێکاری دیکە گیانیان لەدەستاوە. هەروەها لە مانگی ڕابردوودا بەهۆی نەبوونی ئەمنیەتی شۆنی کار و بایەخنەدانی کۆماری ئیسلامی بە تەندروستی کرێکاران ژمارەیەکی دیکە گیانیان لەدەستاوە و دەیان کەسی دیکەش بریندار بوو. یان لە دەستانی 2 بەندکراو لە زیندانی ڕووتسەر. بەپێی راپۆرتەکان لە 5 ڕۆژدا 2 بەندکراو لە زیندانی ڕووتسەر بەهۆی بێبەشبوونیان لە دەرمان و خراپبوونی دۆخی تەندروستیان گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتانە بەندکراوێکی تەمەن 40 ساڵ لە ڕێکەوتی 13 ڕەشەمە بەهۆی جەڵتەی دڵ و هەروەها بەندکراوێکی دیکەی تەمەن 54 ساڵ بەهۆی خوێنڕێژی مەعیدا گیانیان لەدەستاوە. جێگای ئاماژەیە بە بۆنەی بڵاوبوونەوەی نەخۆشیە پێستیەکان لە بەندیخانەی ڕووتسەر گیانی زۆربەی بەندکراوان لە مەترسیدایە و بەرپرسانی ئەو زیندانە بایەخ بە دۆخی تەندروستی زیندانیان نادەن. کوژران و برینداربوونی 4 شارۆمەندی ئەفغانستان بە تەقەی هێزەکانی ڕەژیم. ڕۆژی چوارشەممە 22 ڕەشەمە لە گوندی شەمسابادی سیستان و بەلوچستان بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر پەنابەرانی ئەفغانستان کەسێکیانی لەدەستدا و 3 کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هێزەکانی کۆماری ئیسلامی دوای ئۆتۆمۆبیلێکی هەڵگری پەنابەرانی ئەفغانستان کەوتون و بێ ئاگادارکردنەوە تەقەی ڕاستەوخۆیان لە ئۆتۆمۆبیلەکە کردووە. لە ئەنجامدا پەنابەرێکی ئەفغانستانی دەست بە جێگیانی لەدەستاوە و 3 کەسی دیکەش بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. جێگای ئاماژەیە لە مانگەکانی ڕابردوودا بەدەیان پەنابەری ئەفغانستانی بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی پاسەوانی سنوور و تەقینەوەی مینی چێندرا و لەلایەن سوپای پاسەڕانەوە گیانیان لەدەستاوە، دەیان کەسی دیکەش بریندار و کەم ئەندام بوو. دووە هەواڵمان سەبارەتە بە دەست بەسەرکردنی کەریم جەلیلی لە مەسجد سولەیمان. ڕۆژی چوارشەممە 22 ڕەشەمە هاوڵاتیەک بە ناوی کەریم جەلیلی تەمەن 40 ساڵ و خەڵکی شارستانی مەسجد سولەیمان بە هێرشی هێزامنیەکان بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ئیتلاعات کرا. بەپێی راپۆرتەکان هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەر ماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی بووە و هەروەها بەوتەی سەرچاوەی هەواڵ ناوبراو بەهۆی چالاکبوونی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەست بەسەر کراوە و ئێستا ماڵپەڕی ئەو هاوڵاتیە بەدەستی ناوەندە ئەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە. جێگای ئاماژەیە لە مانگی ڕابردوودا لانی کەم 125 کەس لە ئێران لەلایەن هێزامنیەکانەوە دەست بەسەر کراون کە 10 کەس لە بەندکراوان چالاکانی مافی ژنان و هەروەها 4 کەسیان منداڵ بوو. بەڵای زانی خۆشەویستان گەشتیوەڵەکانی سەر لەبیانیتان پێشکەشکرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.